بۆ ئەم یاریە شەر مامۆستا عەبدولقادر لەسەر هێل دەبێتن. ئێمە بەڕاستی چەند سیڤێکی ڕاهێنەری بەتوانامان لەبەردەستدایە لە گفتوگۆ داین بۆ ئەوەی بتوانین باشترینیان هەڵبژێرین، چونکە دوو گۆڕانکاریمان لە ڕاهێنەر کردووە بەداخەوە لەلایەن ئێمەوەش نەبووە، هەردوو لایەن بخۆیان ینی دەست بەرداربوونیان داوا کردووە. ئینشاڵڵا وجارە ڕاهێنەرێک دێنین ئەگەر پەلەی لێ ناکەین لەبەرەوەی دەمانێت ڕاهێنەرێک بێت متمانەی تەواومان پێ هەبێت، متمانەی تەواوی دەستەی کارجەری لەگەڵ بێت و تەواوی تیپەکەمان وەکو ئەو شێوازەی کە خۆمان دەمانوێت هەڵی بستەینەوە، لەبەرەوەی تیپێکی باشمان هەیە بەڵام ئەنجامی خراپمان هەیە. ئێمەش بۆ خۆمان نیگەرانی لەو ئەنجامانە. هەموو دڵسۆزان و خۆشەویستان دڵنیا دەکەینەوە هەولێر بە شێوازێکی باشتر و چاوەڕوان نەکراوتر دەگەڕێتەوە، لەبەرەوەی هەر کەسێک یاریەکانی هەولێر ببینێت دەزانیت ئاستی هەولێر باشە، بەڵام تەنها گۆڵ ناکەن. نازانم شێوازی گۆڵ نەکردنەکەش چییە. من بۆ خۆم دوونێ ینی لەو یاریە کە لەگەڵ یانەی نەورۆز چەند فرسەتێکی زۆر ئاسانمان لەدەستدا، دەبایە چەند گۆڵێکیش بکەین. پێم وابیتن باش دەبێتن ئینشاءڵڵا. ئەوەی لەسەر ئێمەیە بە هەموو قووەتێک و بە هەموو هێزێکمانەوە ئیش لەسەرەوە دەکەین تیپی تۆپ پێمان باشتر بێتن، چونکە لە هەموو تیپەکان و لە هەموو یاریەکان ئەنجاممان زۆر باشە، تەنها تیپی تۆپی عێراق نەبێت. بۆیە ئیشکردەکانمان تاو فۆکسمان خستۆتە سەر تیپی تۆپی عێراق. ئینشاءڵڵا لە داهاتوەشی نزیکدا ڕاهێنەرێکی باش و بەتوانەش دێنین بۆ هەولێر.